بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا. بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان لە بۆنەنەتەوەی و ئاینیەکاندا لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بە نامە بڵاو دەکەنەوە و داوای چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان دەکەن، بەڵام ئەو بەیاننامانە هەر لە چوارچێوی قسەدا دەمێننەوە و نابنە کردار بۆ ئاساییکردنەوەی دۆخی هەرێمی کوردستان. بە میواندەرێک لە بەڕێزان لە ستۆدیۆی سەرەکی هیوا میرزا سابیر ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان و خەڵەف ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان، هەروەها لە هەولێرەوە ئیسماعیل ڕەسوڵ ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کوردستان تاوتوی ئەم پرسە دەکەین. لە سەرەتا راپۆرتێک دەبین دواتر لەگەڵ میوانەکانمان درێژە بەم پرسە دەین. لە بۆنە نەتەوەیی و ئاینیەکاندا حیزب و لایەنە سیاسیەکانی هەرێمی کوردستان بەیاننامە بڵاو دەکەنەوە و داوای چارەسەرکردنی کێشەکانی هەرێم و ئاساییکردنەوەی دۆخی هەرێم دەکەن، بەڵام بەیاننامەکان لە سنووری قسەدا دەمێننەوە و نابنە کردار. نەورۆز و سەری ساڵی نوێی کوردی ئەمساڵ لە کاتێکدا هەرێمی کوردستان دامەزراوە یاسایەکانی پەخراون و هاوڵاتیانیش بۆی درێژەدان بە سیاسەتی پاشەکەوتکردنی موچە لە بارودۆخێکی خراپدان. حەزبەکانیش لە بەیاننامەکانیاندا داوای یەکڕیزی و چارەسەرکردنی کێشەکانی هەرێم دەکەن. مەسعود بارزانی لە پەیامێکیدا بە بۆنەی سەری ساڵی کوردی ڕایەگەێنێت داوا لە خەڵکی سەربەرزی کوردستان دەکەم ئومێدیان بەهێز بێت، چونکە بە دڵنیاییەوە خۆڕاگریەکانیان بەرهەمی دەبێت. بارزانی لە پەیام و لێدوانەکانی پێشووتری باسی لە ڕاپرسی بۆ سەربەخۆی کوردستان دەکرد، بەڵام لە پەیامەکەی ئەم ساڵیدا باز لە ئەنجامدانی ڕاپرسی و ڕاگەیاندنی سەربەخۆیی ناکات. بارزانی لە پەیامەکەی ئەم ساڵیدا دەربارەی سەربەخۆی ڕایەگەێنێت دەبێت گەلی کورد بگاتە سەروەری خۆی و خاوەن بڕیار و چارەنووس و ژیانی خۆی بێت. لای خۆشەوە یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستان لە پەیامێکیدا بە بۆنەی نەورۆز و سەری ساڵی کوردیەوە هیوا دەخوازێت ئەم ساڵ ساڵی هەنگاونان بێت بۆ دروستکردنی دەسەڵاتێکی دادپەروەر و خەمخۆری هاوڵاتیان. هەرچی نێچیرفان بارزانی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستانیشە لە پەیامەکەیدا بە بۆنەی سەری ساڵی نوێی کوردی داوای یەکڕیزی و چارەسەرکردنی کێشەکانی هەرێم دەکات. سەرۆکی حکوومەتی هەرێم لە پەیامەکەیدا باس لە پێداچوونەوە بە موچەی فەرمانبەران ناکات کە ئێستا گەورەترین کێشەی فەرمانبەران و موچەخۆرانە. یادی سەری ساڵی نوێی کوردی ئەمساڵ لە کاتێکدا هەرێمی کوردستان دوو نەورۆزە بێ پەرلەمانە و دوو نەورۆزیشە کە سەپاندنی سیستمی پاشەکەوتی موچەی فەرمانبەران بەردەوامی هەیە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان، سوپاس بۆ میوانەکانمان بەخێربێن، سوپاس بۆ ئامادەبوونتان مامۆستا هیواگەر لە بەڕێستانەوە دەست پێ بکەین. سەبارەت بە سەری ساڵی نوێی کوردی حیزبەکان پێیان بڵاو دەکەنەوە، بەڵام بەر لەوەی بچین سەر پەیامی حیزبەکان باز لەو دەکرێت کە سەری ساڵی نوێی کوردیەوەی کە لە مێژوودا باسی مەسەلەی ئەوەی مەسەلەن ڕوبەڕووبوونەوەی ستەمکاری و سەرکەوتنی دادپەروەریە. ئێستا ئێمە لە کوردستاندا زوحاکمان هەیە یان کاوەمان هەیە؟ بسم الله الرحمن الرحیم. ئەم ساڵیادا لەگەلی کورد و دانیشتوانی هەرێمی کوردستان پیرۆز دەکەم. ڕاستیە ئەم ساڵیادا وەکو شوناسێک وایە بۆ میلەتی کورد کە وا حاڵی کراوین و مێژونووسان وایە نووسیە هەرچەند جێگەی ڕەخنە و تێبینی و سەرنجە، بەڵام ئێستا وەختی ئەوە نییە. باس لەوە ئەکرێت کە ستەمکارێک لەم ساڵیادەدا کۆشکی ستەمکاری تێک شکاوە و ئێرادەی گەل سەرکەوتۆ بەسەر ستەما بۆ بۆنەوە ماهەنگانە ساز ئەکرێت. بەڵام بەداخەوە لە هەرێمی کوردستانە ئێمە ئەمڕۆ کە ئەم ساڵیادە ئەکەین هەموو تاکێکی کورد لە ناخیا بریندارە،
هەموو تاکێکی کورد کە چاوەڕوانێکی زۆر کرد بۆ دەیان ساڵە بە تایبەتی ئێمە لە هەرێمی کوردستانە کە نەهامەتیەکان و کوێرەوەریەکان و ئاوارەیەکانی دەیان ساڵە و دەیان جارەمان بۆ وڵاتانی دەوروبەر کۆتایی بێت بە تەبایی ناوماڵی کوردستانیمان و کارابوونی پەرلەمان و حکوومەتمان کە دەستکەوتێکی دێری نەبوون خەباتمان لە پێناویە ئەکرد و لە هەموو بەشەکان و پارچەکانی تری کوردستانەوە کە ئەمەل و ئاواتێکیان پێوە بەستە بوو بەداخەوە کاتێک ئەم ساڵیادە ئەکەین پەرلەمانمان لە کارکەوتووە حکوومەتمان ئیفلیج بووە قەزامان ئەوە هیچ واتایەکی ئەوتوان بۆ نەهێشتوتەوە و لە هەمووی دژوارتر ئەوەیە کە ئەمڕۆ هاوڵاتی قوتەکەی دەستی بۆ براوە و موچەکەی دەستکاری کراوە و حکوومەت توانیوەتی جورئەتی ئەوە بکات کە ئەو زوڵمە گەورە بکات ئەو گەندەڵیە گەورە بکەن بەڕاستی کە دەستخەنە موچەی هاوڵاتیەوە هاوڵاتیان ئەمڕۆ گیرفانیان خاڵی بوو ئەمڕۆ نیان ئەتوانی زۆربەی زۆری هاوڵاتی کە ئەو هیوا دێرینە و ئەو ئاواتە دێرینە و ئەو شناسە دێرینەی خۆی بەسەر بکاتەوە کە ساڵیادی کوردی و نەورۆز و هاتنی بەهارە بۆیە بەڕاستی من وا ئەبینم هەموو تاکێکی کوردستانی و کورد بەگشتی لەم ساڵیادەدا دڵخۆش نییە واش ئەزانم ئەوە بەسەر شووە تازە بخەڵەتێنرێ بە هەندێ شتی زرق و برخ و بە هەندێشتی سۆزبازی و عاتفی و بڕێقسەی بۆ بکرێت چونکە ئەمڕۆ تاڵاوی ئەو سیاسەتە چەوتەی کە لە هەرێمی کوردستان ئاکرا ئەمڕۆ هەموو تاکێکی کوردستان جگە لە هەندێک لایەن گرانی ئەو دوو حیزبە نەبێ تاڵاوەکەی بە ناخیانە ئەچێتە خوارەوە و جۆرێک لە تەعزیەباری هەرێمی کوردستانی گرتوتەوە چۆنیان ئێستا هەرێمی کوردستان لە ماتەمینیدایە من وازانم لە ڕاستیە لەوانەیە وەکو جۆرێک لە تەنفیسێک بۆ ئەو واقعە تاڵە ڕووبکات ئەوش نەک لە خۆشی وەزع سیاسیەکە بەڵکو بەهارە و بۆ بەبادانی بەشێک لە خەمەکانی ئەگەرنا ئەوەی ژیرانە بیر بکاتەوە ئەوەی ئاگای لە وەزعی سیاسی هەرێمی کوردستان بێت و ئاگای لە ناوماڵی کوردستانی بێت کە لە چه بارێکی شپرز و لە چه بارێکی وێران و لە چه بارێکی مەترسیداردایە پێویستە حاڵەتێکی ماتەمێنی زۆر باش بەڵام ئەوەی کلمەش دەباز دەکرێت مەسەلەی حاکمی ستەمکار و دەسەڵاتداری ستەمکار کەم ساڵیادە ئێمە لە کوردستان ئەومان هەیە کەسێکمان نیەک بۆ ڕوبەڕووبوونەوە ئێم ستەمکاری لە ڕاستیە من پێم خۆش نییە ئێستا ئەوە بچوێنین واقعی ئێستەی کوردستان بچوێنین بەوەی کە لە سەردەمی مێژووە ئەو حاکمەکیە بۆ ئەو زوحاکە لە بەرگێکی نوێدا هەر بەرداوامی نییە بێگومان خۆی سێمە هەمومان سەباسیەوەکەم بۆچی خەڵک بێتاقەتە چونکە خەڵکەکە هەست بە ستەمەکات خەڵکەکە هەست بە ناعەدالەتیەکات خەڵکەکە هەست بەوەکە دەسەڵاتێک بە زۆر خۆی سەپاندە و دەستی خسۆتە قوت و موچەکەیەوە فەرمانبەرێک 40 ساڵە 50 ساڵە خەبات ئەکات و نەهامەتیەکانی کەمی موچە ئەچەژێت و خانە نشین بوو ئێستا دەسەڵات دەستی بردو بۆ سندوقەکەی ئەوە پارەکەی ویشی بردووە فەرهۆدی کردووە بەڵێ سوپاس دەکەم کاک خەڵەف تۆ ڕاتچی سەبارەت بەوەی کە ئێستا مەسەرەن دەسەڵاتداری کوردی لە بەرگێکی نوێدا زوڵم بەرامبەر خەڵکەکەی دەکات بەڵێ بە ناوی خوای گەورە ئەم جەژنە نەتەوەیە پیرۆزەکەم لە هەموو خەڵکی کوردستان هیوادارم بتوانین وەک گەلانی دنیا هەر بابەتێک کە هەمومان کۆ ئەکاتەوە جاچ بابەتەکە بابەتێکی مێژوویە نەتەوەییە زمانە ئاینە هەر بابەتێکە کە مادام زۆرینەی هەرە زۆری کورد لە هەموو پارچەکانی تری کوردستان لەسەری کۆکین هەمومان تەژیعی ئەم بابەتە بکەین سەر ڕای کەم و کورتیەکان بێگومان لە هەموو یەکێک لەو قەزیانێک ئێمە باسی یەکەین کەم و کورتی هەیە بەڵام ئێمە ئێستا کاتەکەمان بۆ ئەوە نییە کە لە کەم و کورتیەکان یان باوڵێن ئەو علامەتە ئیسیفهامانی کە هەمان لەسەر ئەم بابەتانە قسە لەسەر ئەو بابەتە بکەین گرنگە ئێمە دەست بگرین بەم خاڵەوە کە خاڵێکە ئەتوانم بڵێم تەواوی خەڵکی کوردستان لە 1990 بۆ لە 1995 لەسەر ئەم بابەتە کۆکە کە ئەمە جەژنێکە ڕاستە هی گەلانی تری غەیری کوردیشە بەڵام ئێمە وەکو کورد لەسەر ئەم بابەتە کۆکین کە ئەمە سەری ساڵی کوردیە و ئیتر لەو کاتەیە کە ئاڵوگۆڕش بەسەر کەش و هەوا دێ ئێمە سەری ساڵی نوێی خۆمانەوە ئاگر ئەکەینەوە هەمومان لەسەر ئەم بابەتە کۆکین ئەم بابەتە وەک چۆن میلەتەکانی دەوروبەرمان وەک بۆ نمونە کۆماری ئیسلامی ئێران و توانیوێتی مەسئلەی ئاینی وە لەناو ئاینیشە ئاینزای شیعە بۆ خۆی بە دەرفەتێک وەربگرێ کۆی بیر و بۆچوونی زۆر باش بەڵێ زیاتر مەبەستمەوە بوو کە مەسەلا ئەگەر ئەمە هێمای سەرکەوتین بەسەر ستەمکاری ئێستا لە کوردستان ینی زوڵم لە خەڵک سیارەکەت بەڵێ
ئێمە بۆی ئەم ڕستەیە بە ڕستەیە قسەکانی پێشترم تەواو بکەم لەوێ مانای ئەوە نییە شیعە و شیعەگەراکان ناکۆکیان نەبێت لەسەر کۆمەڵی مەسئلەی تر بەڵام مەسئلە ئاینەکە وا توانیویانە بیکەن بە یەک ئەڵقەی گرێدان هەمویان لەسەر کۆ ببنەوە ئەوە ئەتوانن حکمی دەوڵەتێکی گەورەی وەک ئێران بکەن کە لە مێژووە خۆتان زانن تاریخی ئێران چۆنە. ئێمەش گرنگە ئەم خاڵە نەتەوەیە گرنگە بۆ خۆمان بقۆزینەوە تاکو بتوانین یەک ڕێزی و یەکدەنگی خۆمانی لەسەر بسەلمێنین و ئیتر نێڵی مێژووی تاڵمان دووبارە بێتەوە. ئەوەی کە پەیوەندی بەستەمەوە هەیە من لێرە هەر لەو تەلەڤیزیۆنە ئێوە چەند جارە قسەمان لەسەر نەعەدالەتیەکانی حکومەت کردووە، قسەمان لەسەر کەم و کوردیەکانی ئیدارە لە وڵاتی ئێستا کردووە، قسەمان لەسەر بڕیاری بە ناڕەوایی مەسەلەی پاشەکەوتی موچە کردووە، هەر لەسەر مەسەلەی پاشەکەوتی موچە چەند جارێک گوتومانە کە وەستەمێکە لە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لە فەرمانبەرانی هەرێمی کوردستان کراوە، بەڵام ئەوە بەمانای ئەوە نییە ئیترەوەی کە ناوی مەسەلەن زوحاکە ستەمکارێک بوو ئەم زوحاکە بڵێن ئەمە حکومەتی هەرێمی کوردستان ئێستا زوحاکە و کاوەیەک بابێ سەری پان بکات. جا ئیتر ئەمە چیرۆکە خۆی چۆنە گوتمان قسەمان لەسەرم بابەتە نییە، بەڵام مانای ئەوە نییە ستەم لە هەرێمی کوردستان نەبووە لە بەرگێکی نوێدا لە بەرگێکی جیاوازدا بۆ مطلقیە نا، بەڵام مانای ئەوە نییە مەستەم نەبێ و مانای ئەوە نیە هەموو بڕیارێک کە هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەسەری ئازار بچێژن و لەسەری دڵ و دەرونیان ئاسوودە نەبێ بێگومان بۆ خۆی ستەمە خۆستەم شاخ و گوێی نییە، بەڵام ئەمە مانای ئەوە نیە ئێمە بابەتەکان لە خۆمان قورس بکەین و نەتوانین چارەسەری بکەین. هەموو ئەو وەزعانەی کە لە هەرێمی کوردستان ڕووی داوە بە بڕیاری پاشەکەوتی موچەیشەوە کە بڕیارێکی سەقەتە، کە بڕیارێکە هیچ پشتیوانێکی یاسایی نییە، چونکە هەموو فەرمانبەرێ بەپێی یاسایەک لە پەرلەمانی کوردستان موچەوەرەگرێ. ئێمە ئەو یاسا پەرلەمان پەکی خرابوو، ئەو پاشەکەوتی موچە ئەوانە بەبێ یاسای پەرلەمان و بێت تعدیل یاسایی کراوە، بەڵام ئەم ستەمانە یا ئەم نەعەدالەتیانە یا ئەم وەزعانەی کە لە هەرێمی کوردستان ناوی کەم و کورتیە و هەیە قابلی ئەوەی چارەسەر بکەین. لە هەمووی گرنگتر ئێمە ئەبێ کێشە سیاسیەکانمان چارەسەر بکەین، ناکۆکیە سیاسەکانمان چارەسەر بکەین و دەرز لە مێژوومان وەربگرین. بڕواکە ئێستا ئێمە لە چرکە ساتێکە ئاژین، ئەم چرکە ساتە لەوەیە هەندێ بابەت هەیە لە ناو هەرێمی کوردستان تێ ئەپەڕێم و هەندێ وەزع دێتە پێشەوە زۆر شتمان لەبیرە باتەوە. ناو چرکە ساتێک کە ئێمە تیاژین چرکە ساتێکی زۆر حساسە. تۆ سیرکە زلهێزەکانی دنیا هاتوونەتە منچەقەی ئێمە، ئەوەی کە لە تاریخا نەخشەی سیاسی ئەم ناوچەیە گۆڕیوە بە شێوازێکی سەرەکی دوو زلهێز بوو. ئێستا هەردوو زلهێزەکە لە ناوچەکەی ئێمە لە کوردستانەکەی ئێمە بە کوردستانی گەورەشەوە مەبەسمە ئێستا دەورە بینیە و ئێستا خەریکی سیاسی منچەقەکە گۆڕە تازە بە تازە. ئێمە هەمان ئەو دەردەی کە لە مێژووە پێوەی تلاوینەتەوە خەریکی ئەو دەردەین و خەریکی بەربووینەتە ناوخۆی خۆمان و ئاگامان لە تەتەوراتە سیاسەکانی ئیقلیمی نێودەوڵەتی دەرەوە نییە تا بزانین ئەمانە چەند پێویستی بە یەک ڕێزی وەکدەنگی ئێمەیە. جەژنی نەورۆز زۆر گرنگە. ئێمە هێزە سیاسیەکان، ڕێکخراوەکانی کۆمەڵی مەدەنی، ئیعلام تاک بە تاکی ئەم مجتەمەعە بیقۆزێتەوە بۆ یەک ڕێزی یەکدەنگی خەڵکی کوردستان بۆی بتوانین بەرامبەر ئەو کێشانەی کە لە ئایندە دێتە بەردەستمان و ئێستا لە ناو کێشەی قوڵین لە ناو ئەزمەی سیاسیمان هەیە، ئەزمەی داراییمان هەیە، ئەزمەی ئیداریمان هەیە، ئەزمەی یەک ڕێزی خۆمانمان هەیە کە بەرامبەر بە دەرەوە بەرامبەر بە دوژمنەکانمان لە ناوخۆی عێراقیش ناتوانین یەک ڕێز و یەکدەنگی تاکو بتوانین ڕێچکێکی باش بۆ میلەتەکەمان بدۆزینەوە. دۆتەگەرم بۆ لای بەرزتان. کاک ئیسماعیل ئەگەر بگەینە لای بەرزتان بەر لەوەی کە پرسیاری مەسەلەی بەیاننامەی هێزە سیاسەکان لە نەورۆزدا بکەم دەمەوێت سەرنجی بەڕێزش بزانم سەبارەت بە سەری ساڵی کوردی کە مەسەلەن ئەوەیە کە کورد بێنێتە ڕۆژێکی نوێوە، بەڵام بۆچی مەسەلەن حیزبەکانە تا جەماوەری ناتوانرێت واقعە تاڵی کێستا کورد تێیدا بیگۆڕێ بە واقعێکی تازە بە ڕۆژێکی تازە؟ بەڵێ دەستان خۆش بێ بۆ ئەو تەوەرە وەسڵام هەیە بۆ میوانەکان و بینەرانی بەڕێزیش. ئەوەی کە دەبین لە هەرێمی کوردستان بەڵێ ساڵانە یادی سەری ساڵی کوردی دەکرێتەوە و یادی نەورۆز دەکرێتەوە. ئەسڵی بابەتەکە ئەوەیە کە کارێکی ستەمکارانە ڕووی داوە و دواتر مەزڵومان زاڵ بوون بەسەر ستەمکاران و زاڵماندا. بۆنەکە ئەو مناسبەیە خۆشیەکەی لەوەیدایە بەڕاستی و هەر بۆ نێشەوە یاد دەکرێتەوە. ئەگەر مانای دیکەی بۆ لێک بدرێتەوە لەوانەیە بە هەڵە تەماشا بکرێت چونکە وەکو لانە مێژوویەکەی کە هاتوو بەو شێوازەیە. بەڵێ ئێمە لە هەرێمی کوردستاندا ئێستا لە سەردەمی زوڵم و ستەمێکی سیاسی داین. ئێمە نەیشارینەوە چونکە شتەکان لەوە گەورەترە کە بشار درێتەوە زۆر تریش باسکراوە ناتوانین بڵین لەو بەرنامەیان لەو لە حاڵەتی ئێستادا باسی نەکەین. بابەتەکە زۆر لەوەی گەورەترە چونکە ستەمکردنە لە میلەتێکی داماوی خێر لە خۆنەدی و بە درێژایی دەیان ساڵ
و میلەتێکە تا ئێستا دەچەوسێنرێتەوە و خەڵکی ئێمە هەرێمی کوردستان بە تایبەتی فەرمانبەران کە چینێکی زۆرن لە کۆمەڵگەی کوردیدا تا ئێستا ڕوبعەموچە و نیوموچە و ئەو شتانە وەردەگرن وە خەڵکی بێزارێکی زۆر ڕووی تێکردووە ئەو پێم وایە سەرنجام دەبێتە هۆی ئەوەی کە ئێمە لایەنی ئەمنی قەومی لەدەست بدەین وە گەورەترین مەترسی ئەوڕۆ لەسەر هەرێمی کوردستان دەسەڵاتی کوردی خۆیەتی نەوەک دراوسەکانمان و هێزی نێودەوڵەتی و ئەوانە بەداخەوە ئەوەی کە لە هەرێمی کوردستان دەسەڵاتی هەیە کێشەکان چارەسەر ناکە ئەوەی دەیەوێت چارەسەریان بکە دەسەڵاتی نییە ئەنی هاوکێشەکە زۆر پێچەوانەیە و هێزی دەسەڵاتدار ئیرادەیەکی چاکسازی نییە بەوەی کە ئەو بارودۆخە بگۆڕێت ئەو بارودۆخی ئێمەش نە بە بەیاننامە و نە بە پەیام و بەو شتانە ناگۆڕدرێ بەڕاستی خەڵکی چارەسەر نامەی دەبێت ئەوە چارەسەر بکرێت ئەو بارودۆخە نابە بەو شێوازە تێبپەڕێت بۆیە پێم وایە بە سەراحەت کە لەو ئەم شەو قسە دەکەین پەنجە بخەینە سەر برینەکان وە خراویشە سەری لە پێش و لە ڕابردوودا بەڵام باشتر وایە هەر ئەو بەڕێزانش من لەوانەیە لەگەڵیان هاوڕانەم کە و قەزیانە نەوروژێندرێ پێم وایە خەڵکی زۆر لەوە بێزارترە لەوانەیە لە داهاتوودا مەترسێکی گەورە ڕوو لە هەرێمی کوردستان بکە دوای شەڕی داعش دوای ئەو گۆڕانکاریانەی کە دێ و پێم وایە ئەگەر بەو شێوازە بڕوە وەکو لە ساڵی 2006 بۆ 7 ڕاپرسیە کرا لەسەر هەرێمی کوردستان لە ناو هەرێمی کوردستان کە لە 180 پێی وابوو ئەگەر هێزی تورکی بێت و نەیات هێزی تورکی هەولێر داگیر بکە زۆر ئاساییە با نەگاتە ئەو ڕادەیە کە ئەو بیرە دووبارە بێتەوە و ئەو مەترسیە لەسەر هەرێمی کوردستان پێم وایە تا ئێستا شەر بەردەوامەکە و کاتی هەموو میلەتی کوردزەرێر لێ دەکاوە دەسەڵاتیش ئەو دەسەڵاتی نامێنێت بەڵ زۆر باشە بەس سەبارەت بەوەی کە ینی بۆ هەوڵ نادرێ بۆ هەڵدانەوەی لاپەڕێکی نوێ لە کوردستان ینی بەڕێز دەڵێ ئەوانەی کە دەسەڵاتیان هەیە نانەوێت کێشەکە چارەسەرکەین ئەوانەی کە بێدەسەڵاتیشن توانای چارەسەرکردنیان نییە ینی ئێستا دەتوانرێت ئەم کێشە چارەسەر بکە ئەگەر ئیرادە هەبێت بەڵێ کێشەکان کۆمەڵە کێشەمان هەیە کێشەیەکی لەوانە سیاسیە بەشێکی یاساییە بەشێکی داراییە و ئابووریە هەموو کێشانەی کە دروست کراوە ئەمن پێم وایە هەر بە قەنەعەتی خۆم کە کێشەکان دروست کراوەنەوە کە قووەیەکی قاهیرە ڕووی لە هەرێمی کوردستان کردبێ یاخۆت حاڵەتێکی ناکاو بێ بەسەر هەرێمی کوردستان داهاتبێ دەسەڵاتی سیاسی دروستی کردووە پەک خستنی پەرلەمان دەسەڵاتێکی سیاسی بەڵێ پەکی خستووە بڕینی موچەی خەڵکو و کەمکردنەوەی بۆ چارە و ڕوبع و نیوە موچە و ئەوانە بەڵێ دەسەڵات کردوێتی بەڵێ ئەوەی کە هەیە لە هەرێمی کوردستاندا لە ڕووی ئابووریەوە لە ڕووی داهاتەوە بەشی 5 دەوڵەتی دیکەی عەرەبیش دەکا کە ئێمە بیان ژێنین جگە لەوەی کە هەرێمی کوردستان لە خۆی زیاد دەبێ هەموو ئەوانە بە داتا و بە ژمارە و بە ئەرقام هەیە لە هەرێمی کوردستاندا و ئەو داهاتی کە لە هەرێمی کوردستاندا هەیە لەوانەیە چەند دەوڵەتی عەرەبی ئەو داهاتیان نییە کە ئەوان لە چاو هەرێمی کوردستان لە خۆشگوزەرانیەکی لە ڕەفاهیەتێکی زۆر بەرزا دەژین بۆیە بە قەنەعەتی من بڵێ چۆن پەک خراوە چۆن گرفت دروست کراوە بە هەمان شێوە زۆر ئاساییە کە چارەسەر بکرێتەوە بەڵام دەسەڵاتی سیاسی سوودێکی زۆری لێبینیوە لەو قەیرانەی کە ئێستا هەیە لە هەرێمی کوردستاندا من پێم وایە ئێستا سەیرانی دەسەڵات و قەیرانی میلەتە دەسەڵات لە سەیراندا دەژی میلەت لە قەیراندا دەژی بۆ ئەوەی کە پێشتر پەرلەمان ڕقابەی دەکرد ئێستا ئەو ڕقابەیە نەماوە ئێستا دەسەڵات بە هەردوو دەڤەری نەوتی هەرێمی کوردستان داهاتی هەرێمی کوردستان دەبن چۆن دابەش دەکەن لە بینی خۆیاندا کەس نییە بڵێ تۆ چەندت بردۆ و چەند دەبێ و ساڵێکی کە داهاتەکەت چەند دەبێ و لە ڕابردوودا چەند بووە کەس نەیتوانیوە تا ئێستا ئەو پرسیارە بکە بەو مەرجەی مەبەستم لێردا و پرسیار بکە وەڵامەکەی وەربگرێ بۆیە بەو شێوازە ئەوان پێیان شتێکی ئاساییە ئەگەر چارەسەری نەکەن بۆوان باشترە بەڵێ سوپاس دەکەم مەسلحەت و لە بەرژەوەندی ئەواندا کە چارەسەر نەبێت بەڵێ سوپاس دەکەم دواتر گرێمەوە لای بەرزستان مامۆستاییوە سەبارەت بە ئەوەی کە ئێمە لە هەموو بوونە نەتەوەی نیشتیمانەکان دەبین حیزبە سیاسیەکان بەیاننامە بڵاو دەکەنەوە لە بەیاننامەکانە کۆمەڵێک ڕستە ڕیزەکەنەوەی کە پێویستە کێشە ناوخۆیەکانمان وەلا بنین چارەسەریان بکەین بەڵام بۆ لە واقعدا ئەمە ناکەنیانی بەسەوەی کە لە چوارچێوەی قسەدا دەمێنێتەوە ئیتر ئەو بابەتە ئەدەبیات و ئیعلامیە واقعی هەرێمی کوردستان لە مێژە پێوەی ئەتلێتەوە بەڵام وا بزانم بەشێکی زۆر لە جەماوەر ئەو قۆناغیان تێپەڕاندووە ینی ئەمڕۆ
کابراکە برسیەتی کابراکە کێشەی دارایی هەیە چارەسەری کێشەکەی خۆی ئەوێت نەکەندێ بابەتی دروشم بازی و بابەت کە جۆرێک لە سەرکردن و بەنجکردنی جەماوەری پێوە ئەبینرێت بەڵێنی بابەتێک بۆ نمونە بازی بێت من وابینم ئەمڕۆ و بە تایبەتی قیادەی سیاسی کورد و ئەوەی کە مەسئولیەتی لە گردن و لە ئەستۆدایە بە پلەی یەکەم کە بە قەناعەتی من تا ئێستا هەر پارتی و یەکێتین بێکسانیە پارتی و یەکێتی تر خۆی ئەم کێشانەی ئەمڕۆ دروست بووە ئەگەر کەسێک بێت لە ئێستەوە نەتیجە گیری لێ بکەوە بزانێ شتێکە کتوپڕە بە هەڵەیە چووە ئەم کێشە کێشەیەکی قوڵی دەیان ساڵەیە ئەم کێشە لەو کاتەوە دەستی پێکە لە ساڵی 92 کە نەتیجەی پەرلەمان هەڵبژاردنەکە ئەم دۆ حیزبە 50 لە بینی خۆیانە دابەشیان کرد لەوێەوە گرفتەکە سەری هەڵداوە و ئێستا ئەم قەیرانانەی کە ئێستا بەشێکی واقعین ناتوانانی بڵێ بەشێ ئەمە هەموو شتێکی مفتعالە و هیچی نییە ئەم ئەزمەی داراییە ڕاستە لەوانێ داهاتی هەرێم زۆر بێت بەڵام ئەو کونوکە لە بەرانەی کە پارتی و یەکێتی کردویانەوە لە بودجێ هەرێمی کوردستاناکە من خۆم ئەندامی پەرلەمانی هەرێمی کوردستان بووم و بڕیاردەری لیژنەی داراییش بووم و لەو خۆناغا زۆر ناڕزایمان دەرئەبڕی لەسەر ئەم سیاسەتە چەوتەی کە لە بۆری دارایی لە 2005 بۆ 2009 ینی ئەم هەموو هەزاران و دەیان هەزار و سەدان هەزار موچەخۆری بندیواریان دامەزراند کە زۆربەی هەرێشتا هەر لە واقع لە لیستە ڕسمیەکانە نین ئەمە نەتیجەی سیاست و ئیدارەیەکی چەوتەکە ئەمڕۆ حکومەتی هەرێم پێوەی ئەناڵێنێت بۆی یەکەم شت کە پێویستە ئەمڕۆ بکرێت و مەسئولیت لە ڕوو لە کاک مەسعود و پارتی و یەکێتی ئەکا بە پلەی یەکەم و حیزبەکانی تریش مەسئولن هەمومان پێویستە بەڕاستی ئەو ناڕزایی و ناتەبایی کە هەیە وەلای بنین لەبەر بەرژەوەندی گشتی ئەمڕۆ خوا نەخواستە ئەگەر ئەزمونونەکەمان شکستێک ڕووی تێ بکات وەکو سەفینەکە و پاپۆڕەکە وایە هەمومان تایە غەرقە بین لەبەر ئەوە بە هەندێ ڕەخنە لە یەکگرتن چارەسەر نابێت بەڵکو پێویستە هەمومان هەوڵبن ئیرادەمان یەک بخەین وا بەرەو هەڵبژاردنیش ئەڕوات جەماوەر ئەتوانێت لەم هەڵبژاردنە تا ڕادەیەک دەرسێک بەو هێزوولایەنانە فێر بکات و ڕایان بچڵەکێنن ئەگەر خاوەنی ئیرادەی خۆی بێت جەماوەریشان بێهیوان نەکرد بۆی پەخستنی پەرلەمان و ڕێزنەگرتن لە ئیرادەی دەنگدەر من بە قەناعەتی من هەرچەندە سەڵات بیەوێت هەژمۆنی خۆی بسەپێنێت و پەرلەمان لە کار بخات و حساب بۆ پەرلەمانتار دانێ و حساب بۆ حکومەت دانێ ئەوە خۆی ستەمێکە خۆی ئەیکات مێژوو لەسەری ئەنووسێت بەڵام ئێمە کە ئەمان کار ئەکەین بۆی ئیرادەی تاک زاڵ بێت بۆی هاوڵاتی قیمەت و نرخی خۆی هەبێت بۆ ئەوەی ئەرەی هاوڵاتی حسابی بۆ بکرێت و نای هاوڵاتی حسابی بۆ بکرێت ئەبێمە هەر کۆڵ نەدەین ئەبێ بێ هیوان نەبین من هەستەکەم بانگشەیەک لەناو ئەم هەرێمە ئێستا خەریکە بڵاو ئەبێتەوە مادەم نەتیجەی هەڵبژاردنەکان ئاوا بوو ئەڵێن بۆچی ئێمە بچین دەنگدان بکەین ئەمە مەترسیێکی گەورەیە ئەگەر ئێمە بمانوێ پرۆسەی دیموکراسی و فرەیی لە داهاتوە بچەسپێنین و کاری لەسەر بکەین ئێمە پێویستە کار لەسەر بکەین هاوڵاتی بەگەرمتر لە جارەمچە لەسەر سندوقەکانی هەڵبژاردون دەنگی خۆی بدات و قسەی خۆی بکات و پەیامی خۆی بنێرێ بۆ ئەو کەسانەی کە گاڵتەیان کرد بە ئیرادەی ئەم بۆیە بەڕاستی یەکەم شت کە ئێستا پێویستە بڵێن ناوماڵی کوردستانی ڕێک بخرێتەوە ناتەبایی و ناکۆکیەکان وەلا بخرێن چارەسەری پەرلەمان بکرێت تۆ ڕوبەڕووی هەڵبژاردنەچی لە کاتێکا پەرلەمانی لە کار کەوتووە ئەمە هەر جۆرێکە لە گاڵتەجاری لە ڕاستیە بەڵام کێم گاڵتەجاری لە ڕاستیە من وا ئەزانم بەرپرس یەکەم لەمە پارتی و یەکێتیە بە پلەی یەکەم ئێستا کە پارتی حیزبی یەکەمە و دوای ئەوەش یەکێتی و ئەوان بنیان گوزاری ئەم قەزیەن ئەوان مەسئولیت یەکەم لە ئەستۆیاندایە ئەوان ئەمڕۆ ئێستا هەردوو دەسەڵات هەر وەکو 92 ئێستا وەکو 92 وایە دەسەڵاتەکە 50 دابەش بووە بۆیە پێویستە ئەوان لەبەر بەرژەوەندی حیزبی خۆیان لەبەر مەسلحەتی خۆیان مراجعە بکەن و لایە بکەنەوە بەلای ئێرادەی جەماوەرە و خواستەکانی جەماوەرە زۆر باشە سوپاس دەکەم کە خەڵک ناوبڕێکمانەیە دواتر دەگەرم و لای بەرزتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دەگەڕێنە لاتەن لەگەڵمان بمێنەوە بەرنامەی ئەمڕۆ بە سپۆنسەری کۆمپانیای ئەسێ بۆ بازرگانی مۆبایل شیری ئەڵتونسا
سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسار تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە. ئەسێ ئەمڕۆ جیاوازتر دەردەکەوێت. ئەسێ ڕنگ و هێز و توانایەکی نوێ پێشکەش دەکات. زیرەکێکی ڕاستەقینە و متمانە پێکراوە. ئەسێ Q6 نوێترین مۆبایلی زیرەکە و کردنەوەی لەلایەن پەنجەمۆری خاوەنەوە کار دەکات. ڕامی 3 گیگابایتەوە، میمۆری 32 گیگابایتەوە، کامێرای سەرەکی 13 مێگاپیکسلە و کامێرای پێشەوەی 8 مێگاپیکسلە. ئەسێ یەکەمین مۆبایلی مارکەی کوردی 4G LTE. تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام. تۆپ ئارت. دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کە خەڵە بەگەر بگەڕێنەوە لای بەڕێستان سەبارەت بەوەی کە حیزبەکان لە بۆنەکاندا پەیامیان هەیە وەداوی چارەسەرکردنی کێشە ناوخۆیەکان دەکەن وە لە ماوەی ڕابردووشدا مەسەلەن کۆبوونەوە کرا لەیان هێزە سیاسیەکان دەیان پرۆژەی پێشکەشکرا بۆ نەتیجیانە دوایین پرۆژە مەسەلەن نەخشەرگایەکەی یەکێتی نیشتیمانی کوردستانە. ئێمە هەر کامێکمان کە قسەکەین ئەڵێن ئەبێ چارەسەر بکرێ بەڵام ئایا ئەو هەمومان ئایا ئەو کردارانەی کە ئێمە ڕۆژانە خۆمان حیزبەکانمان هەڵی ئەگرێ و پیادەی ئەکا لە ئاستی ئەم چارەسەرایە بۆ نمونە کاک ئیسماعیل لە هەولێر ئەڵێ ئەبێ چارەسەری بکەین جای ئەڵێ بۆ نەچینە ناو ئەو قەزیانەوە ئێمە نەماون نەچینە ناو قەزیەکانە و وردی نەکەین وتمان با نەچینە ناو عمقی مێژووەوە لەسەر مەسەلەی نەورۆز و شیکردنەوەی نەورۆز ئەگەر نە ئەم بابەتانێکی ئێستا کێشەیە لە هەرێمی کوردستان چەندین جار چوونێتە قوڵاوی باسمان لێ کردووە. ئایا کاک ئیسماعیل کەوا ئەڵێ کە من وا ئەڵێم کاکیوا وا ئەڵێ ڕازین لە ئەدای حیزبەکانی خۆمان و حیزبی سیاسی لەسەر ساحەی سیاسی کوردستان ئەو ئەدای کە ئەکرێ ئەدایەکی باشە ئەدایەکە بەرەو یەکڕیزی بەرەو یەکدەنگی بەرەو دروستکردنی حکوومەتێکی تەکنۆکراتی ئەوەی کە هەمومان ئاواتی بۆ خوازین یان پێچەوانەیە ئێمە من لێرە شتێکەڵێم و لە ئەرزی واقع حیزبەکەم شتێکی تر ئەڵێ بۆیە گرنگە ئێمە وتن و بەرنامە حیزبەکانمان و قسەکردنەکانمان لەگەڵ عملی حیزبەکانمان یەک باش بەس بۆ چارەسەرکردنی دۆخی ئێستا دەسەڵاتەکە لای کێیە؟ دەسەڵاتەکە ینی بێویژدانی ئەگەر بڵێ پەخستنی پەرلەمان بەس لە نێوان پارتی وەکێتیایە ئاخر یەکێتی لەکوێ ئەم مەسەلایە لە مەسەلەی پەخستنی پەرلەمان ئێمە پرۆژەیەکمان هەبووە هەر 4 حیزب پێکەوە بووین یەکێتی بووە گۆڕان بووە کۆمەڵ بووە یەکگرتوو بووە ئەوەی کە بەرامبەرمان بۆ پارتی دیموکراتی کوردستان بووە پرۆژەی نەبووە بۆ ئەم بابەتە کە ئێمە قەناعەتمان وا بۆ ئێمە پرۆژەمان هەیە با پارتیش ئەو ڕویایی خۆی بۆ مەسلەی قەیرانی سەرۆکایەتی هەرێمی کوردستان ئێوێ چارەسەری بکە بیکا بە پرۆژەیەک و بێت لە پەرلەمان ئێمە مناقەشەی بکەین کە ئەو نەچۆتە ناو ئەم بابەتەوە ئەسڵەن پرۆژەی بۆ ڕێک نەخستووە کەواتە لە بینی 4 حیزبی سەرەکی و پارتی دیموکراتی کوردستان بۆ نەک لە بینی پارتی وەکێتی ئەکرێ بڵێ پارتی وەکێتی لە ئێستاەکی کامەیە لەم مەسەلەیە پارتی و گۆڕانە لەسەر مەسلەی پەخستنی پەرلەمان بە دەرەجێ کێشەکە لە بینی ئەوانە ئەوەی کە هەیە ئەوە نیە یەکێتیاڵێن نێوەندگیریەکە من قەت قەناعەتم بۆ قسەیە نیە ئێمە نێوەندگیری بکەین ئێمە بۆ نێوەندگیری بکەین ئێمە حیزبێکی نەبێ بڕیارمان هەبێ و بڕیار بەدەستی بەڵام ئێمە نەبوونەوە بەڵێ خۆتان ێگلا کردوتەوە بڵێن ئێوە هەر نێوەندگیر نەبوونە ئێمە لە دوای ئەوەی کە پەرلەمان پەکی کەوت بەر لە پەکخستنی پەرلەمانیش قسەمان هەبووە لەگەڵ فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی یەکگرتووی ئیسلامی و بزوتنەوەی گۆڕان کە تەجروبەی خۆمان لەگەڵ پارتی پێوتون و مەکتەبی سیاسی خۆمان پێوتوین کە ئەم دۆخە بەرەو کوێچێ بەڵام ئێمە بە واضحی بە پارتیمان وتووە بە یەکگرتوومان وتووە بە کۆمەڵمان وتووە بە بزوتنەوەی گۆڕانمان وتووە تومانە مەسئلەی تازەکردنەوەی ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستان قەت لە ئێمە چاوەڕێمەکەن بچین لە هۆڵی پەرلەمان دانیشین ئەم بابەتە تازە بکەین بە پارتیمان وتووە ئێمە لە 2013 بۆ 2015 باجەکەیماندا قەناعەتیشمان پێ بۆ ئێسش پەشیمان نین لەوەی کە 2 ساڵی ماوەی سەرۆکایەتی هەرێمی کوردستانمان لە ساڵی 2013 بۆ 2015 درێژ کردەوە ئێستا خەڵکی کوردستان ئەزانێ ئەو سیاستەی کە جنابی مام جلال وێکێتی پێڕێوی خەڵک ئیسراحەتی لێ کرد و ئەوەی کە لە 2015 بەدواوە ئەم 4 حیزبە بە یەکێتیشی تیا بوو ئەو ماوەیەمان درێژ نەکرد ئەو دۆخی خەڵکی کوردستانەکە سەرەتا لە نەرمێکە لە یەکێتی نیشتیمانی و بۆیە
ئێستاش ئەو کێشێ ڕوویدا ڕەنگە و کات چارەسەر کرابە بە تەواوەتی بیاسی ڕەنگە نەگەشتبانەیە ئەو بۆچوونە شەیە ئەوەی دواخستنی مەسەلەی درێژکردنەوەی ویلایەتەکە بۆ نەربی لە ئێمە بوو یەکەم فراکسیۆن بوو چوینە ژوورەوە یعنی چوین لە هۆڵی پەرلەمانوەسمە کە باز دەکە گەر لە 2013 کێتی نیشتیمانی لەگەڵ پارتی ئەویان نەکرد بە ڕەنگەم دۆخی ئێستا ڕوونیە دابێ نەخێر ئەو کاتە ئەو دۆخە ڕووی ئەدا ینی 2 ساڵ بەر لە ئەمەی کە ئێستا ڕوویدا لە 2015 بە دوای لە 2013 ڕووی ئەدا چونکە ئێمە تەجروبەمان هەبووە ینی تۆ سیر کە بەداخەوە لە نێوان پارتی وێکێتی چەندجا شەڕی ناوخۆ ڕوویداوە بە سەدان و بگرە بە هەزاران لە یەکتریمان کوشتووە و تیاچوو بۆ بە قوربانی ئەوە نەتیجەی ئەو تەجروبەیە بۆ جەنابی مام جەلال کە لە تورکیاوە دێتەوە شەڕی ناوخۆیە پرسیار لە مەکتەبی سیاسی ئەکا ئەو کاکبەرهەم ئێستا ماوە جەنابی مام جەلال ئەڵێ خەڵک چی ئەڵێ خەڵک ئەڵێ وەڵام لە لای کاک مەسعودەوە بێتەوە و ئەم دۆخە چارەسەر بکە ئەڵێ مەکتەبی سیاسی چی ئەڵێ مەکتەبی سیاسی ڕازی نەبوو ئەڵێ دەمن بە قسەی خەڵکەکەم لە تورکیاوە دێتەوە ئەچێت لای کاک مەسعود و وردە کێشەکان چارەسەرەکە بەڵام بەداخەوە ئێمە لەسەر ئەم بابەتانەی کە ڕوویدا ئەڵبەتە ئەوەی کە ئێمە شەڕمان لەسەر کرد هەموو بابەتەکانمان قانونی بوو یەک بابەتمان نەبوو قانونی نەبێ بەڵام بابەتەکانمان لەگەڵ ئەو واقعە لەگەڵ پارتی کە بیناسی بەو شێوازەوە لەگەڵ کاک مەسعود بەرزانی کە ئەو پۆستە لەم قۆناغە بەجێ ناهێڵێ خوێندنەوەیکی واقعیانە نەبوو ئەوە دۆخەیە کە تێکەوتنی ئەوەی کە ماوەتەوە مەسەلە نەتەوەیەەکە من تاکی دەکەمەوە یعنی چەند قسەی لەسەر بکرێ هێشتا کەمە قسە لەسەرکردن ڕاستە خەڵک قسە بە قسە گیرفانی پڕ نابێ بە قسە قەیرانە دارایی و سیاسەکەی چارەسەر نابێ بە قسە حاڵە دەرونیەکەی باش نابێ بەڵام خۆ سیاست هەر قسەیە خۆ سیاست قسەیە پرۆژەیە بەرنامەی بیخێتە بواری جێبەجێکردن و دەسەڵاتی جێبەجێکردن و حکوومەت بەپێی ئیستیحقاقی انتخابی هەر حیزبی حکوومەت دروست هەبێت بچێت درێژی بکە اینجا خۆ بۆ هەر پارتی وێکێتی لە حکومایە ئەی کۆمەڵی ئیسلامی لە حکوومەتانیە ئەی یەکگرتووی ئیسلامی لە حکوومەتانین بەڵام ڕاستە پشکی پارتی زیاترە یەکێتی کەمترە یەکگرتوو کەمترە لەو ئەو کەمترە لە ئەو هەرێکی و بەپێی ئیستیحقاقی انتخابی خۆی بەشدارین لەم کێشانەی کە هەیە و هەرێکی بەپێی ئیستیحقاقی انتخابی و مشارەکەمان لە حکوومەت بەشداری لە کێشەکانیشە هەیە ئەمە کاتی ئەوە نییە یەکتری تۆمەتبار بکەین کاتی ئەوەی بێن کێشەکان چارەسەر بکەین دواتر وەک مامۆستا فەرمووی مێژوو حکم ئەدا لەم بابەتانە و ئێمە ڕۆژێ لە ڕۆژان یاسا لە وڵاتە سەروەر بێ ڕۆژێ لە ڕۆژان پەرلەمانی فعال و دامدزگاکانی شەرعی و قانونی لە وڵاتە هەمویان فعال بن کەم تەرخەمەکان هەمویان ئەبێ ڕاپێکی دادگا بکرێن بڕوا بکە لە 92 تاکو ئێستا ئەوەی لە حکمایە هەر بابەتێکی مخالفەی هەبێ ئەگەر ڕۆژێ لە ڕۆژان خۆ ئێمە بۆ 10 ساڵ و 5 ساڵی ئایندا نییە ئەمانوی ئەساسێکی باشی حکومڕایی دروستکەین بۆ مستقبلی ئەم وڵاتی هەتایەنەوەکارمان نەوە دوایەوە ئیلا ئەبێ ئەمانە بدرێنە دادگا بەڵام لەسەر ئەوەی کە ئێستا پێمان نادرێن بە دادگا بین شەڕەکانمان قوڵتر بکەینەوە بێگومان من گەندەڵەکان گەورەتر ئەبێ بێگومان بن ئەوانەی کە نەبوون بە زوحاق ئەبن بە زوحاق ئەبێ ئێمە هەنگاو بە هەنگاو بابەت هیچ بابەتێک ئەفم بکەی هیچ بابەتێک نە لە هەرێمی کوردستان نە لە هیچ وڵاتێکی بە تۆپزی چارەسەر نابێ و ئیلا ئەبێ خطوە بە خطوە ئومێدمان هەبێ گەشتبینی تاکو بگەین بەرەوە بەس زوحاقمان نییە ئێستا لە کوردستان ئەو خۆت قەراری لێ بدەرا پچار دەکەم من ئەڵێم ستەم کار هەیە ستەم لەم میلەتە کراوە نەعەدالەتی کراوە ئەو پەرلەمان پەکی کەوتووەی ئێمە ناتوانین وەزیری ئاوا بە بەرچاومانەوە هەر بابەتێ بکە مەگەر لە ئێلام قسەی لەسەر بکەین بانگی لیژنەی بکەین لە لیژنەی مامۆستا لە پەرلەمان بۆ ئازایان لیژن ناتوانێت محاسبەی وەزیر بکات تا سەحبی سیقا ئەبێ لە دانیشتنی فراوانی پەرلەمان و بانگێژ بکرێت ئەگەرنا ئێمە خەریب و ڕێچکەیەکمان ئەبڕی منی یەکێتی ڕازی بووم بەوەی وەزیرێکی یەکێتی لە پەرلەمانە لە حکوومەتە من واژە بکەم بۆ بانگێشکردنی بە مەسی لێپرسینەوە ئەوی کۆمەڵ ئەوی یەکگرت و هەمومان خەریب بۆ گەشتینە ئەو دۆخە بەڵام بەداخەوە تێکدا سپاس دەکەم کاک ئیسماعیل لەگە بگەڕێن و لای بەرزتان سەبارەت بە مەسەلەی بەیاننامەکان و پرۆژەکانیش کە پێشتر کۆبوونەوەی پێنجخۆڵی هەبوو دواتر مەسەلەن دەستپێشخەرەکەی مەسعود بارزانیە بوو بۆ چارەسەرکردنی کێشەکانی هەرێمی کوردستان ئێستا دەستپێشخەرەکەی یەکێتی نیشتیمانی کوردستان هەیە ینی پێتان وایە تەواوی و پرۆژانە ئایا بۆ کاتکوشتنە یاخود بۆچی پرۆژەکان بەرهەمیان نییە کۆبوونەوەکان بەرهەمیان نییە بۆ چارەسەرکردنی کێشە یاسایی و سیاسەکانەوە بۆ چارەسەرکردنی کێشەی دارایی خەڵکیش ئەوە من نیم دەیڵێم پێم وایە کات کوشتنە و خەڵک کوشتنە و خۆ کوشتنە بەڕاستی کاک حەکیمەوەی کە کاک خەڵەفیش باسی کە دەستی خۆش بێ ئەو مۆزوعانە پێم وایە حیزبە سیاسیەکان بەڵێ بەگشتی بەرپرسن لەو بارودۆخە بەڵام حیزبی سیاسی کە لەوانەیە وەکو لە سەنگەری میلەتدا لە سەنگەری هاوڵاتیاندا قوربانی داوە بۆتە قۆچی قوربانی
وە کۆمەڵێک گرفتی سیاسیشی بۆ دروست کراوە و دروستیش دەکرێت و دواتر ئێستا گرفتێکی دیکەی ئەمنیشمان لە هەرێمی کوردستاندا بۆ دروست بووە کە بریتە لەوەی کە خەڵکێک دەکوژرێ دەڕفێنرێ بە شەوانە وەکو مامۆستا بەڕێزانێک کە شەید کران و دوێنە شەویش مامۆستایەکی بەڕست کە ڕفێنرا هەموو ئەوانە پێمان دەڵێن ئێمە هەنگاومان بەرەو نایاسایی بوونە سیاسەتەکەمان بەرەو زیاتر سەقەت بوونە و حتا لایانی کۆمەڵایەتیەکەش بەرەو هەڵوەشانەوەی لە هەرێمی کوردستاندا و خاڵێکی دیکەی زۆر گرنگ کە هەرێمی کوردستان بەرەو ئەوە دەڕوات ئەوەیە کە ئێستا حەشدی شعبی وەتەنی خەریکە هێزی نەوەت لە ناو هێزەکانی خۆیاندا دروست دەکەن کە هەرێمی کوردستان دوو هێزی هەفتا و هەشتا هەیە هێزی نەوەتمان بۆ دروست دەکەن دواتر هەر بە هێزی خۆمان کە لە کوردانی خۆمان پێک دێ دواتر شەڕیشمان لەگەڵ دەکەن و ئێستاش ئەوانەی کە میلەتیان تووشی ئەو قەیرانە کردووە بەو هاوڵاتیانە کە دەچن دەبنە ناوی خۆیان دەنووسن و لەوێ تۆمار دەکەن پێیان دەڵێن ئەوانە خائینن ئەوانە خۆفرۆشن ئەوانە جاشن بەڵام دەسەڵاتێک کە زوڵم دەکا و خەڵکی ناچار دەکا کە ئەو پێی دەڵێ دەبێتە جاش و دەبێتەوە ئەو کەسێک کە دڵسۆزی میلەتە خەمخۆریەتی لە بەرژەوەندی خەڵکدا ئیش دەکا قسە دەکا من پێم وایە ئەوەی کاک خەڵک باسی شتێکی زۆر جوانە ینی قسەکردن لەوانەیە زۆر لە واقع نەگۆڕێ بەڵام بە قەنەعەتی من تەوعیەکردنی خەڵکی زیاتر لەو بابەتانە بۆی خەڵکی چۆن لە 26 ساڵی ڕابردووە چاواشە کراوە زیاتر چاواشە نەکرێ چۆن پەرلەمان نزیکەی تەمەنی 26 ساڵە لە 26 ساڵیدا کوژرا ئەوە دەیبینین تەرمەکەی لە شوێنی خۆیەتی نەژنێژراوە هەموو ئەوانە بەڕاستی پێمان دەڵێ ئێمە هەنگاوەکانمان بەرەو مەترسێکی زۆر گەورە دەڕوا هەرێمی کوردستان بەرەو هەڵدێر دەبین بەو شێوازە بڕوا هەرێمی کوردستان بەرەو هەڵدێرە بەڵەوەی کاک مامۆستا هیوا باسی کرد زیاتر یەکێتی و پارتی لە قەزیەکە بەرپرسیارن چونکە دەسەڵاتیان بەدەستەوەیە ناوچیان بەدەستەوەیە ئیداریان لەبەردەستدایە و سەرۆت و سامانەکەشیان لەبەردەستدایە تەنانەت سەرۆت و سامان بە جۆرێکە کە پێشتر بەشە بودجەیەک دەدرا بە حیزبە سیاسیەکان ئەویشیان بڕی کەواتە بەرپرسی یەکەم ئەو دوو حیزبەیە و ئەوانیش بەرپرسن لە چارەسەرکردنی چونکە ئەوەی کە پەک خراوە ئەوەی کە تێک دراوە ئەوەی کە سەقەت کراوە ئەوەی کە بەرەو هەڵدێر دەبردرێت لە سەردەستی ئەوانە زیاتر نەک ئەحزابی دیکە ئەوانی دیکە کوا دەسەڵاتیان بۆ شێوازە نییە وەزیرێکە خەریکی بوارێکی دیاری کراوە بەڵێ بەڕێز دەڵی پەرلەمانیان کوشت ینی بەڵام ئێستا کە خەڵف باسی لەوە کرد مەسەلەن ئێستا کێ کوشتوێتی یعنی یەکێتیش بامان شێوەی پارتی بەشدارە بۆ نمونەگەر پەخستنی پەرلەمان من پێم وایە ئەوەی کاک خەڵف کە باسی کرد لەوەی کە مامزەلال شتێکی باشی کرد کە ڕێی وا بوو کە ویلایەتی سەرۆکی هەرێم درێژ بکرێتەوە ئێمە بەدەستی خۆمان لە کاتێکدا شیعار هەڵگیراوە لەنان ئەو حیزبانەی کە باس لە دیموکراسی و مافی مرۆڤ و ئازادی و دەنگدان و ئەوانە دەکەن ئێستا پێی وایە کە ئەوە دیموکراسیە کە تەمەنی کەسێک لە شوێنێکی دیاریکرا و درێژ بکرێتەوە پۆستەکەی درێژ بکرێتەوە پێم وایە ئەوە کارەساتە کە شانازی پێوە بکرێ لەبەر ئەوەی ئەتۆ لە هەنگاوی بە حیسابی خۆت لە 92 هەڵبژاردنت کردووە مەبادیەکان دیموکراسی چەسباندووە ئێستا پێچەوانەی ئەو دیموکراسیش دەکەی کەواتە تۆ بەرەو دیکتاتۆری و بەرەو ئیستیبدادی سیاسی دەڕۆی و شانازیش پێوە دەکەی من پێم وایە ئەگەر ئەو ئیشە هەڵەیەک بوو بێ شانازی پێکردنەکەی 2000 هەڵەیە ئەم پێم وایە شتێکی جوان نییە لە کاتێکدا ئەندام پەرلەمانێک ئەو قسەیە بکات لەگەڵ ڕێزمدا بۆ کاک خەڵەف پێم وایە بەرەو دواگەڕانەوەی زیاتر بۆیە من پێم وایە ڕاستە واقعی سیاسی بخوێنیەوە شەڕی براکوژی هەبووە کۆمەڵێک خوێن ڕژاخ کۆمەڵێک خەڵک بێسەر و شوێن بوو کۆمەڵێک خەڵک تووشی گرفت و لە دەستدانی کۆمەڵێک ئەندامی جەستەی بوو هەموو ئەوانە ڕوویدا بەڵام ناکرێت ئەتو بڵێ لەبەرەوەی ئەوە ڕوو دەداتەوە دیسان جارێکی دیکە وڵات تووشی دیکتاتۆریەت و تووشی ئیستیبدادی سیاسی بکەمەوە ئەو پێم وایە نابێتە مەبەرێکی سیاسی منطقی یاسایی بۆیە دەبێت ئێمە هەمومان بەڵێ هەموو حیزبە سیاسیەکان بێنە سەرخەت لەسەر ئەو بارودۆخە بەڵام بەداخەوە کە ئیرادەیەکی جددی نییە لەلایەن حیزبە دەسەڵاتدارەکانەوەی کە باسم کرد کە زیاتر زیمامی ئوموریان بەدەستە ئیدارە و سنوور و جوگرافیا و دەسەڵات و پارە و سەرۆت و سامان لە بەردەستیان ئەوانە ئیرادەیەکی جددیان بۆ چارەسەرکردن بەداخەوە ئەوانی دیکەش کە دەسەڵاتیان نییە ئیدی زیاتر قسە دەکەن و گفتوگۆکانیش دیتمان کە زۆربیان نەزۆک دەست زۆر باشە بەس ئێستا کلیلی چارەسەرەکە لایکێ ئەم بۆ قەیرانە سیاسی و داراییەکان لایکێ کلیلەکە بەڵێ من پێم وایە ئەو بابەتە عەسایەکی سحری نییە ئاوا بکەی و ڕێک
بە ڕۆژێک چارەسەر بکرێت بەڵام پێم وایە ئەگەر ئیرادەیەکی جدی هەبێت لە هەفتەیەک زیاتر ناخایەنێت لەلایەن پارتی دیموکراتی کوردستان و یەکێتی نیشتیمانی کوردستان. زۆر باشە چۆن ینی چۆن لە هەماهەنگی حیزبە سیاسیەکانی دیکەش بەڵێ چۆن یان ئێستا بەرپرسارەتی یەکێتی بڵێن پارتی دەبێت چۆن بێت بەرپرسارەتی یەکێتی چۆنە یعنی یەکسانە لەم دۆخەدا بۆ چارەسەرکردنی کێشەکان؟ من پێم وایە بەرپرسیارەتەکان دابەش دەبێت لە هەندێک ڕۆوە ئەوەی کە کاک خەڵۆ باسی کرد ڕاستە یەکێتی دەستی نەبووە لە پەکخستنی پەرلەمان بەو مانایە کە سەرۆکی پەرلەمان ڕێگەی پێنەدرێت و پارتی دیموکراتی کوردستان ئەوەی کرد بەڵام لە مەسەلەی قەیرانە داراییەکەدا بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستانیش بە هەمان شێوە و حزابی دیکەش کە بێدەنگ بوون لە بەرامبەر ئەو هەڵوێستەیە کە هەڵوێستێکی نایاسایی بوو قەرارێکی نایاسایی بوو چونکە پەرلەمان ئەو قەرارەی دا و دەبێت هەر لە پەرلەمانیش ئەو تەشریع و ئەو یاسایە بگۆڕدرێ و هەموار بکرێتەوە بەڵێ بەشێکیشی دەکرێت سەر حیزبانێک کە بێدەنگ بوون لە ئاستی ئەو بارودۆخەدا ئەگەرنا پشکی سەرەکی بەڵێ بەر هەردووکیان دەکەوێت. بەڵێ سوپاس دەکەم زۆر سوپاس مامۆستاییوە بەڕێزت پێشتراندامی پەرلەمانوەندای مەکتەبی سیاسی یەکگرتووی ئیسلامیش بووی بۆ ئەو هەموو کۆبوونەوە ئەو هەموو پرۆژانە لە کوردستاندا نەتیجیان نییە بۆ چارەسەر. وڵام من وا بینم قیادەی سیاسی کوردی بە هەموو حزبەکانەوە بە تایبەتی بە پارتی و یەکێتی و گۆڕان و یەکگرتو و کۆمەڵ و هەموو بزوتنەوە هەموو حزبەکان مەسئولیەتێکی مێژووی ڕوویان تێکات بە شێوەیەکی گشتی چونکە هەر لە ڕابردووە ژیان و واکرا و خەتای کێبوو کێسەبە بوو ئەم شتانە ڕۆن و ئاشکرایە بۆ کەسێ تۆزێک ژیری هەبێت و لە یاسا بزانێت ئەزانێ تاوانباری یەکەم ئەو کەسەی کە پشکی شێری بەرەکەوێت ئەمە با ئێمە ئەمڕۆ خۆمان نەکەین بە قازی زۆر باشە بەڵام ڕاستیەکەم من ئەڵێم ئالەم ساتەوەختەیە کە وەزئی خەریتە و نەخشەی سیاسی لە ناوچەکە گۆڕانکاریی گەورەی بەسەرایەت عیبادی ئاوا ئەچێت و بەو شێوە ترام پێشوازی لێ ئەکات و سیاست و قەنەعەت و بۆ چۆنی خوان ئەخەنە ڕوو بۆ عێراق و چۆن پشتیوانی لە عێراقەکەن هێزێکی دوڕندەی وەکو داعش بە پشتیوانی خوای گەورە بەرە و ئاوابوون و بەرەو نەمان ئەڕوا و ئەمە بێتە هۆی ئەوەی نەخشەی سیاسی گۆڕانکاری بەسەریەت. من ئەڵم قیادەی سیاسی کوردستانی خۆمان و هەرێمی خۆمان لە بارودۆخێکی ئاوایە نابێ بە هەندێک دروشم بازی و خۆی بەچی دڵخۆشەکە بەوەی جەماوەرەکەی خۆی ینی حیزبەکەی خۆی چی پێ ئەڵێ ئەمە گەورەترین مەترسیە. ئێمە بێ بزانین بەرامبەرەکان خەریکی چین بۆ ئێمە نەخشەیان چییە بۆ ئێمە ئێمە لە ماوە 26 ساڵان نەمانتوانی ئیدارەکەی خۆمان بکەینەوە بە یەک و لە کاتێکە ئەمەلێک بۆ ئیدارەکەمان دروست بوو پەرلەمانمان خەریک بوو کارە بۆ حکوومەتمان خەریک بوو لە حکوومەت ئەچوو هەر لەو کاتە بەدەستی خۆمان تێکماندا ئاوا فەشەلمان پێهێناوە. من تکام وایە لە ئیدارەی سیاسی کوردستان بەستیەتی ئیتر ئەم غەفڵەت و خۆخەڵەفاندنە واز دێ بێن دانیشن کۆبوونەوە بکەن وەختەکە ئەوە لە ڕێی ئێمە ناوەستێت بەرامبەرەکان ئێستا خەریکە هاتون دێنە ناو ماڵی کوردستانی خۆمان و هێزی ترمان بۆ دروست ئەەکەن ئەو بەرامبەرانەمان کە بێدەسەڵاتی بوون پێشفترەیەک بە نەمانی داعش دەسەڵاتیان بۆ ئەگەڕێتەوە. ئێمە لە بەردەمی مەترسی شەڕێکی تر لە ئاستی هەرێم و عێراقین کە بابەتی ناوچە کێشە لە سەرەکانە بۆیە تکام وایە لیان بێنە سەرخەت بە هەندێک خۆشگوزەرانی و بە هەندێ ئەم لاولاکردن و بە هەندێ بە باڵای خوێندنە خۆیان تەفرە نەدەن. ئێمە لە ساڵی 75 کە شۆڕشی کوردی هەرسی هێنا هەمومان باجەکەماندا وانە بڵێ حیزبێدای هەمووی باجەکەیدا هەموو تاکێکی کوردستان بۆیە تکام وایە کۆتایی بەمە بهێنرێت و بە تایبەتی کاک مەسعود خۆی بێتە سەرخەت چونکە مەسئولیەتی یەکەم و مەسئولیەتی تاریخی ڕوو لەوە کات بە حکمی مەوقعەکەی و بە حکمی ئەوەی کە پرۆژەیەکی پێشکەش کردووە ئەوە پرۆژەکەی لەبار برا کەس لەبارێ هەر خۆیان لەباریان هەر پارتیەکێکە لە لەباربەرانی پرۆژەکەی کاک مەسعود چونکە من چەندین جارێتیشم باسم کردووە کەسێک کە پرۆژەیە تەقدیمەکە ئەبێ خۆی جێبەجەکەری بێت ئەبێ کاک مەسعود خۆی بێستافێ دروست کات لەگەڵ لایەنەکانە دابنیشێت چۆنی بکەین چی بکەین بۆیە ڕاستە خۆ لەگەڵ یا قسە بکرێت. سپاس دەکەم کە خەڵف کاتیمان کەمەوە بە سوارت بە یەک سەبارەت بە مەسەلەی پەرلەمان سەرۆکی پەرلەمان بەبوونی سەری ساڵ نوێ کرد و پیرۆزبایی لە فراکسیۆنی پارتی کردووە ئەمە هیچ
دەرەنجامێکی دەبێت لەسەر ئایندەی پەرلەمان. وڵایی دەستی خۆش بێ بەڵام کێشەکان زۆر لەوە گەورەترە بە تەلەفۆنێک بۆ سەرۆکی فراکسیۆنی پارتی کێشەکان چارەسەر بێ بەڵام هەنگاوە خۆزگە لە بری ئەوە کاک نوشیروان باتاتۆ سەرێکی لە کاک مەسعود بدایە یان لە بری ئەوە کاک مەسعود سەرێکی بەریتانیا بدایە و مەرحەبایی کاک نوشیروانی بکردایە چکە ئێمە لە شەرق ئاژین بمانەوە نەمایە شەرق شخصی یەکەمی حیزبەکان وردە وردەکە ئەبن بە کاریزما ئەمانە ئەتوانن قەرار لەسەر بابەتەکە ئەم دەن و یەکلایکەنەوە بۆی ئەو سەردانی ئەو شخصانەی یەکەم دەور و تەسیری هەبوو ئەوەی کە پەیوەندی بە پارتی و یەکێتیەوە هەیە من با بنۆکو یەکێتی قسە بکەم وەڵا ڕاستە لە باش و خراپی ئەو وڵاتە لە 92 تاکو ئێستا هەیە بەرپرسین شانازی بە چاکەکانەوەکەین و ئیدانەی هەموو خراپەکانەکەین ئامادەین هەر دادگایەکی دادگەر بێتە پێشەوە ئەو بەرپرسانەی کە بە ناوی یەکێتیەوە ئیشی خراپیان کردو هەمویان بدرێنە دادگا لەبەرەوە چاک و خراپ ئەبێ هەمومان خۆمان بە مەسئول بزانین لێ وە کەسمان لێ ڕانەکەین ئەوەی کە پەیوەندی بە مەسئلەی ئیستیبدادەوە هەیە کە من تاییدی ئیستیبداد بکەم نەخێر بە هیچ شێوەیە بەڵام من باز لە واقعەکەم فەرمەوە بۆ کاک مەسعودمان درێژ نەکردەوە بە قانونیەوە هەر سەرۆکە پارتی ئامادە بوو ئەو کاتە چیمان بیویستایە لە 2015 ئامادە بوون لەگەڵ لایەنەکانی تر فراکسیۆنەکانی تر واژۆی بکەن لەگەڵمان یاسای پێدەر بکەین بڕیاری پێدەبکەین بەمەرجێ تا 2007 بۆ کاک مەسعود درێژ بکرێتەوە ماوەی ویلایەتەکەی ئەوە 2007 هات و درێژ کرایە و هیچمان پێ واژوو نەکردون خۆزگە ئەو کاتە کاک ئیسماعیل لێو بووە تەرحێکی باشی پێ وایە بۆ ئێمە ئیشمان لەسەر بکردایە من تاییدی ئیستیبداد ناکەم دژی ئەوەستم بەڵام باسی واقعەکەم دیموکراسی چییە کە خەڵک بکوژرێ یعنی گوناحەیەکێک کە باگراوندێکی ئیسلامی هەبێ بڵێ با دیموکراسی لەبار نەبین ئاساییە شەڕ و خۆکوشتن و ئەوانە کورسێرە ئاساییە نەخێر ئاسایی نییە بە هیچ شێوەیە ئاسایی نییە بەڵام واقع بێتە عمووی لەگەڵ بکەین ئەمریکا قیمەی دیموکراسی نیە هاتە لای ئێمە درێژی بکەنەوە بە ماوەی ویلایەتی سەرۆکی هەرێمی کوردستان درێژ بکەن چونکە ئێوە لە شەڕان ئێوە قیمەی دیموکراسیە خۆی بەڵێ سوپاس دەکەم کاک ئیسماعیل خولەکەش بۆ بەڕێستان کاتمانەوە زۆر سوپاس دەکەین. بەڵێ وەڵام من پێم وایە شتەکان گەیشتۆتە بنبەست لەوەی کە لە ئاستی سەرۆکی هەرێم لە ئاستی سەرۆکی حکوومەت لە ئاستی قیادەی سیاسیەکانی ئەحزابی هەرێمی کوردستان ئەوەی کە باسم کرد جەنابی کاک مەسعود با بڵێن هەموو ئەوانە هیوا دەخوازن وەزع و بارودۆخەکە باش بێت لە کاتێکدا بە هیواخواستن پێم وایە شتەکان باش نایە بۆیە بە فعلی بێنە سەرخەت هەرێمی کوردستان و هاوڵاتیانی هەرێمی کوردستان و گەلەکەمان لەو بەڕاستی لەو قەیرانە نەجات دەن ئەوەش بە کردار دەبێنێک بە پەیام و بە گفتار. بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز ئیسماعیل ڕەسوڵ ئەندامی سەرکردایەتی کۆمەڵی ئیسلامی کە لە هەولێرەوە لەگەڵمان بێرە زۆر سوپاس بۆ ڕێک لە بەڕێزان هیوا میرزا سابیر ئەندامی پێشووی پەرلەمانی کوردستان و بەڕێز خەڵاف ئەحمەد ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە ستودیۆی سەرەکی لەگەڵمان سوپاس بۆ ئێوە بەڕێزان سوپاس بۆ کارانم تا بەرنامەیەکی تر خواتان لەگەڵ.